بیرکاری پۆلی پێنجەمی بنەڕەتی کتێبی بیرکاری بۆ هەمووان لاپەڕا 104 پێداچوونەوە دڵنیابوون لە زاراوەکان و چەمکەکان دەستەواژەی گونجاو لە لیستەکە هەڵبژێرە پرسیاری ژمارە 1 بۆ دڵنیابوون لە دابەشکردن دەکرێت چ بەکاربێنین دەکرێت خەمڵاندن بەکاربێنین پرسیاری 2 دەتوانی ڕاستیە بنەڕەتیەکان بەکاربێنی بۆ دابەشکردن بەسەر چەند جارەکانی دا شێوازەکان پرسیاری 3 بریتیە لە بەهای ماوە دوای ئەژمێرکردن ئەوەی دەمێنێتەوە ناوی ماوەیە هەندێک جار ماوەکە سفرە هەندێک جار ژمارەی دیکەیە دڵنیابوون لە کاراماییەکان ئەژمێری هزری بەکاربێنە بۆ تەواوکردن پرسیاری 4 لێرە شێوازەکان دەتوانم بەکاربێنم تەمەشا دەکەم ئێرە بۆ وێنە هەمان وەکو ئێرەیە بەڵام لێرە ئەو سفرە زیادە لێرەش هەمان شت تەنیا ئەو سفرە جیاوازە لەگەڵ ئێرە کاتە ئەنجامەکە هەمان شتە بەڵام سفرەکی زیادە هەموو جارێ لێرە تەنیا 7 لێرە 7 کاتە لێرە 700 پرسیاری 5 لێرە 8 لێرە 800 لەو ناوەندەی دەبی 8 بی پرسیاری 6 لێرە 900 لێرە 90 لێرەش تەنیا 9 ئەوە لەسەر هەمان شێوازەکان بەکاردەینم پرسیاری 7 دابەش بکە 504 دابەش 9 ئەگەر تەنیا 5 وەرگرم دابەش 9 نابی کەواتە 50یەکەی هەمووی وەردەگرم 50 دابەش 9 چەند هەیە 5 5 جاران 9 45 50 45 لێکەم بیتەوە دەمێنێتەوە 5 ئەو چارە لێرە دەنووسرێتەوە 54 دابەش 9 6 6 جاران 9 54 ئەنجامەکە 00 ماوە هیچ نەماوە ئەنجامی دابەشکردن یەکسانە بە 56 یەکسانە بە 56 پرسیاری 8 4 3 0 8 دابەش 7 4 دابەش 7 نابی کەواتە 43یەکەی هەمووی وەردەگرم 43 دابەش 7 یەکسانە بە 6 6 جاران 7 42 43 کەم 42 یەک ئەوجە ئەو سفرە دێتە خوارێ 10 دابەش 7 یەکسانە بە 1 1 جاران 7 7 10 کەم 7 3 هەشتەکەی ئێرە دەنووسرێتەوە 38 دابەش 7 5 5 جاران 7 35 38 35 لێکەم بیتەوە یەکسانە بە 3 کاتە ئەنجامی دابەشەکە 615 ماوە 3 پرسیاری 998 دابەش 8 9 دابەش 8 1 جاران 8 8 9 هەشتی لێکەم بی 1 9یەکەی ئێرە دەنووسمەوە لێرە
نۆزدە دابەش هەشت دوو، دوو جاران هەشت شازدە، نۆ کەم شەش سێ، سفر یەک کەم یەک سفر، ئەو هەشتەی لێرە دەنووسم، 38 دابەش هەشت چار، چار جاران هەشت 32، 38 کەم 32 6 تەواو. ئەنجامی دابەش 124 تەواو و مایەوە 6. پرسیاری ژمارە 1241 دابەش 6. 12 دابەش 6 یەکسانە بە 2، دوو جاران 6 12. 12 کەم 12 سفر، ئەو چارە دەنووسرێتەوە. 4 دابەش 6 نابی چونکە 4 گچکەترە سفر، ئەو یەکەی ئێرە دەنووسرێتەوە. 41 دابەش 6 یەکسانە بە 7، 7 جاران 6 42 7 نابی. 41 دابەش 6 یەکسانە بە 6، 6 جاران 6 36. 11 کەم 6 5. ئەنجامی دابەش 206، 206 تەواو ماوە 5. پرسیاری 11 4292 دابەش 45. چونکە لێرە دوو خانەیە دوو ڕەنووسە بەلای کەم، لێرەش دەبی دوو ڕەنووسی وەربگرم. 42 دابەش 45 نابی چونکە 42 کەمترە، ناچارم هەمووی سێ ڕەنووسی وەربگرم. 429 429 دابەش 45 ئاسان نییە یەکسەر بزانم، بەڵام هەز دەکەم لێرە ژمارەکە تۆزێک گەورەیە، ڕەنگە ئەمن 9 یان 8 دانێم. جارێ با 9 دانێم بزانم چ دەبی. 9 جاران 5 45، 5 لێرە 4 لێرە، 9 جاران 4 36، کۆی دەکەمەوە لەگەڵ ئەو چارەی 36 و 4 یەکسانە بە 40. 9 کەم 5 4، 2 کەم 0 2، 24. چونکە 24 گچکەترە لە 45 کەواتە ئێرە 9 ڕاستە، ئەو دووە لێرە دەنووسم. 242 دابەش 45. لێرە با بنووسم 5 بزانم ڕاستە یان نا. 5 جاران 5 25، 5 جاران 4 20 دووش 22. 12 کەم 5 7، 3 کەم 2 1. ئەنجامی دابەشەکە 95 تەواو مایەوە 17. پرسیاری 12 66804 دابەش 23. 66 دابەش 23 یەکسانە بە 2، دوو جاران 3 6، دوو جاران 2 4. 6 کەم 6 0، 6 کەم 4 2. چونکە 20 گچکەترە لە 23 کەواتە ڕاستە ئێرە 2 ڕاستە. ئەو هەشتەی دەینمە خوارێ. 208 دابەش 23 یەکسانە بە 9 یان 8. 9 جاران 3 27، 9 جاران 2 18 و دووش 20.
هەشت کەم حەفت یەک، ئەو سفڕەی ئێرە دەینمە خوارێ، دە دابەش 23 نابی سفر، ئەو جە چارەکەی دەینمە خوارێ، 104 دابەش 23 یەکسانە بە 5 یان 4 بە چاری بنووسم، چەر جاران سێ 12 چەر جاران 2 8 یەکیش 9 4 کەم 2 2 10 کەم 9 1 ئەنجامی دابەشکردنەکە 2904 تەواو و مایەوە 12. هەمیشە ئەوەی مایتەوە دەبی کەمتربی لەو ژمارەیەی دەنا هەڵەم کردیە. 12 کەمترە لە 23 کەواتە باشە، ڕاستە. پرسیاری 13 344 دابەش 27 34 دابەش 27 یەک، یەک جاران 27 27 چاردا هەفتەی لێ بڕوا هەفت، ئەو چارەی ئێرە لێرە دەنووسم، 74 دابەش 27 یەکسانە بە 3 سێ جاران هەفت 21 سێ جاران 2 6 6 و 2 6 و 2 8 کەواتە نابی چونکە 81 گەورەترە لە 74 سێ هەڵەیە دەبی بنووسم 2 2 جاران هەفت 14 2 جاران 2 4 یەکیش 5 4 کەم 4 0 7 کەم 5 2 ئەنجامی دابەش 12 تەواو مایەوە 20. پرسیاری 14 685,210 دابەش 71 چونکە 71 دوو ڕەنووسە ئەمنیش لێرە دوو ڕەنووسی وەردەگرم، 68 دابەش 71 نابی چونکە 68 گچکەترە، ئەو جە سێ ڕەنووسی وەردەگرم 685 دابەش 71 یەکسانە بە 9 9 جاران 1 9 9 جاران 7 63 15 9 لێکم بیتەوە یەکسانە بە 6 7 سێ لێکم بی یەکسانە بە 4 ئەو دووەی ئێرە دەنووسمەوە لێرە 462 دابەش 71 یەکسانە بە 6 6 جاران 1 6 6 جاران 7 42 12 کەم 6 6 5 کەم 2 3 ئەو یەکەی لێرە دەنووسمەوە 361 دابەش 71 یەکسانە بە 5 5 جاران 1 5 5 جاران 7 35 11 کەم 5 6 5 کەم 5 0 ئەو سفڕەی ئێرە دێتە خوارێ 60 دابەش 71 نابی سفڕی دەبی لێرە دانێم. ئێستا ئەنجامەکە کردیا 9650 و ماوە 60. هەر هاوکێشەیەک شی کار بکە.
پرسیاری 15 360 دابش پیتی ن یەکسانە بە 72. ئایا پیتی ن یەکسانە بە 4 یان یەکسانە بە 5 یان یەکسانە بە 6؟ لۆ ئەوەی بزانم یەکسانە بە چەند، ئەمن دەینم 360 دابەشی 72 دەکەم، پیتی ن بەهایەکەی دەردەچی. 360 دابش 72. 36 دابش 72 ناکرێ، کەواتە 360ەکەی هەمووی بە جارێک وەردەگرم. 360 دابش 72 یەکسانە بە 5. 5 جاران 2 10. 5 جاران 7 35 یەکیش 36. کەواتە ئەنجامی دابەشکردنەکە کردیە 5، کەواتە پیتی ن لێرە یەکسانە بە 5. دەنووسم پیتی ن یەکسانە بە 5. پرسیاری 16 پیتی ک دابش 8 یەکسانە بە 43. ئایا پیتی ک چەندە؟ لۆ ئەوەی بزانم ئەو ژمارەیە چەندە، ئەو دوو ژمارانە لێک دەدەم، جارانی یەکتر دەکەم. بزانم دەکاتە 336 یان دەکاتە 344. 8 جاران 3 24. ئاگام لەو دووەی بی. 4 جاران 8 یان 8 جاران 4 32 کۆ 2 یەکسانە بە 34. ئەنجامەکە کردیە 344. جیهان ڕاست بوو 344. پرسیاری 17 پیتی س دابش 3 یەکسانە بە 97. ئایا پیتی س 291 یان 94؟ ئەو دوو ژمارانە لێک دەدەم، بزانم کامە ڕاستە. 3 جاران 7 21. ئاگام لەو دووەیە. 3 جاران 9 27 کۆ ئەو دووەی ئێرە 27 و 2 29. کەواتە پیتی س یەکسانە بە 291. پرسیاری 18 504 دابش پیتی ن یەکسانە بە 72. ئایا پیتی ن چەندە؟ 7 8 9. ئەمن دابش دەکەم 504 دابش 72. چونکە لێرە دوو ڕەنووسم هەیە، لێرەش دوو ڕەنووسی وەردەگرم. 50 دابش 72 ناکرێ، لەبەر هەندێ دەبی هەر سێ ڕەنووسەکەی بە یەکەوە وەربگرم. 504 دابش 72 چەندی بنووسم؟ ڕەنگە بنووسم 6، بەڵام 6 هەر نەبوو لێرە، کاتە دەنووسم 7. بزانم باشە. 7 جاران 2 14. 4 لێرە یەک لێرە. 7 جاران 7 49 یەکیش 50. 4 کەم 4 0 0 0. کەواتە ئەنجامی دابەشکردنەکە کردیە 7، کەواتە پیتی ن یەکسانە بە 7. پرسیاری 19 96 دابش پیتی س یەکسانە بە 8. شیکاری بکە وەڵامەکەشت ساخکەوە. لۆ ئەوەی بزانم ئەو پیتە چەندە، ئەو ژمارەی دابەشی ئەو ژمارەی دەکەم. 96 دابش 8. 9 دابش 8 1. 1 جاران 8 8. 9 هەشتی لێ بڕوا 1. شەشەکە دێتە خوارێ. 16 دابش 8 2. 2 جاران 8 16.
12 کەواتە پیتی س یەکسانە بە 12. ئەوجە دوایە ساغ دەکەمەوە. ساغ دەکەمەوە دەینم 12 لێک دەدەم لەگەڵ 8 بزانم دەکا 96 یان ناکە. دوو جاران 8 16 ئاگام لەو یەکەیە 8 جاران 1 8 کۆی ئەو یەکەی ئێرە یەکسانە بە 9 کەواتە ڕاستە ساغم کردەوە ماوەکەش سفرە هیچ نەمایتەوە. پرسیاری 20 پیتی ن دابەش 5 یەکسانە بە 7. ئایا پیتی ن چەندە؟ لۆ ئەوەی بزانم پیتی ن چەندە ئەو دوو ژمارەی لێک دەدەم. 5 جاران 7 یەکسانە بە 35 کەواتە پیتی ن یەکسانە بە 35. پیتی ن هەمان شتە وەکو 5 جاران 7 و یەکسانە بە 35. ئەوەی ڕاستی ساغکردنەوەی ناوێ ساغکردنەوە ئەوەیە دیسان بینم 35 دابەشی 7 بکەم بزانم دەکا 5 یان نادەکا 5. دڵنیابوون لە شیکاری پرسیارەکان. شیکار بکە ڕوون بکەوە چۆن ماوەکە لێک دەدەیەوە. پرسیاری 21 123 قوتابی لەوانەی هونەر ناویان تۆمار کرد. هەر پۆلەک تەنیا جێی 11 کەس دەبیتەوە. کەمترین ژمارەی پۆل پێویست چەندە؟ 123 دابەشی 11 بکەم بزانم چەند پۆل پێویستە. 12 دابەشی 11 یەکسانە بە 1 1 جاران 11 11 2 کەم 1 1 3 کە دێتە خوارێ 13 دابەشی 11 1 1 جاران 11 11 3 کەم 1 2 ماوە 2 کەواتە 11 پۆل هەر پۆلە 11 کەسی لێبی بەڵام 2 کەسیش دەمینێتەوە. ناچارن پۆلە چیش لۆوان دروستکەن کەواتە وەڵامەکە دەبی بەلایەنی کەم 12 پۆل هەبی چونکە 11 پۆل تەنیا جێی 121 کەسی دەبیتەوە 2 کەس دەمینێتەوە کەواتە وەڵامەکە 12 پۆل. پرسیاری ژمارە 22 هەرێم 300 ئۆتۆمبیلی بچووکی هەیە. ویستی بخاتە ناو 7 دانە کارتۆن. هەر یەک لەو کارتۆنانە جێی 42 ئۆتۆمبیل دەگرێ یان جێی 42 ئۆتۆمبیلی هەیە. ئایا ئەو کارتۆنانە بەشی هەموو ئۆتۆمبیلەکان دەکەن یان نا؟ ڕوونیشی بکەوە. لۆی بزانم بەش دەکا یان بەش ناکە با بزانم 300 دابەشی 42 بکەم بزانم ئایا لە 7 گەورەترە یان کەمترە. 30 دابەش 42 ناکرێ کەواتە 300ەکەی هەمووی وەردەگرم با 7 دانێم بزانم باشە یان نا. 7 جاران 2 14 4 1 لێرە 7 جاران 4 28 یەکیش 29 10 کەم 4 6 9 کەم 9 0 هەرێم 300 ئۆتۆمبیلی هەبوو 7 کارتۆن تەنیا جێی 294 ئۆتۆمبیلی گچکە دەبیتەوە. 6 ماوە 6 دانە ئۆتۆمبیل لە ناو کارتۆنەکان جێیان نەبووە کەواتە لێرە نووسرایە ڕوونی بکەوە بە نووسین ڕوونی دەکەیەوە کە 6 ئۆتۆمبیلی گچکە جێگایان نەبووە لە ناو ئەو 7 کارتۆنە تەنیا بەشی 294 کرد. پرسیاری 23 هەژیر پارچە شیرینی بە پاکەت دەفرۆشێ. لە یەک پاکەت 6 پارچە هەیە. ئایا 226 پارچە دەکاتە چەند پاکەت؟
226 دەینم دابەشی 6 دەکەم بزانم دەکاتە چەند پاکەت. 22 دابە 6 یەکسانە بە 3 جاران 6 18. 22 هەژدەی لێ کەم بیتەوە یەکسانە بە 4. شەشەکە دێتە خوارێ 46 دابەش 6 7 جاران 6 42 دەکات چەند پاکەت؟ دەکات 37 پاکەتی تەواو 4 دانە پارچە شیرینیش دەمینێتەوە، چونکە ئەو پاکەتەکان کە دەفرۆشی دەبی 6 پارچە بی، کاتە لێرە تەنیا 37 پاکەتی تەواوی هەیە. پرسیاری 24 هاوڕێ پەتێکی 60 مەتری هەیە دەیکاتە 8 بەشی یەکسان، ئایا درێژی هەر بەشەی چەندە؟ 60ەکەی دەینم دابەشی 8 6 دابەش 8 نابی 60 هەموو دابەش 8 یەکسانە بە 7 جاران 6 7 جاران 8 56 دا 6 لێ بڕوا 4 0. ئەو جا لێرە باشە فاریزەی دانێم لێرەش سفرێک زیاد کەم 40 دابەش 8 5 جاران 8 40. لێرە نابی بنووسم ماوە چونکە ناچارم هەمووی بنووسم هەتا ئەگەر ژمارەکە تەواویش نەبی، چونکە پەتەک هەیە ئەوها دەیکاتە 8 بەشی تەواو، لێرە 2 بەش لێرە 4 بەش ئەوها هەر یەک لەو بەشانە 7 فاریزە 5 7 مەتر و نیوە، کاتە وەڵام 7 مەتر و نیو. لە کاتی ئەنجامی دابەشکردنی 60 بەسەر 8 هاتمە کۆتایی لاپەڕا 104 دێمە کۆتایی ئەوانەیە هەتاوانەیەکی نوێ هەر بژی.